دەگەڕێمەوە سەر بابەتی یەکەمی ئەمڕۆ کە باسمان کرد ئەویش ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بوو لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. میوانەکەم ئێستا گەیشتووە دکتۆر عەدنان عەبدوڵڵا، سەرۆکی لیژنەی ڕاگەاندنی جێبەجێکردنی استراتیژی نیشتیمانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. دکتۆر زۆر بەخێر بێت. ئەمڕۆ سەرۆکوەزیران لە گوتارەکەیدا لەوێ گوتی کە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و سنووردانان بۆ بەهدەردانی سامانی گشتی بەشێکی گرنگی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بوو. ئێوەش لەو کابینەیەدا دەست بەکاربوون، چیتان کردووە لەم بارەیەوە؟ بەڵێ، جێگەی خۆشحاڵی بوو ئێمە لە دەستەی دەستپاچی لە بەرنامەی کاری وەزاری کابینەی نوێیەم یەک لە بەرگە گرنگەکانی چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بوو. ئەمە دەستپێشخەریەکی گرنگ بوو بۆ دەستەی دەستپاچی، وای کرد لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لە 2/2/2020 کۆبوونەوەکی فراوان بکەین لە ئەنجومەنی وەزیران لەگەر هەموو دامەزراوە فەرمیەکانی گرنگ لە هەرێمی کوردستان بۆ دانانی استراتیژیەک. ئەوە بوو دەست بەکار بووین، لیژنەکە پێکهێنرا لە مانجی 3 2020 ڕەشنووسی سەرەتایی ئامادەکرا. دواتر ئەو ڕەشنووسە درایە UNDP UNODC و درایە ئەنجومەنی وەزیران و لایەنەکانی تری فەرمیەوە. پاشەوەی ڕایخۆیان دەربڕی و پاش چەند کۆبوونەوەیەکی ڕوبەڕوو وە کۆبوونەوەی ئۆنلاین، چکە ئەو کاتی سەردەمی سەرهەڵدانی کۆرۆنا بوو. لە کۆتاییدا پاش گەشتێکی دوور و درێژ بە خۆشحاڵیەوە لە 29/2021 ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەیکی فراوان پەسەندی استراتیژیەکەی کرد و لە 25/1/2022 لە ڕۆژنامەی فەرمی وەقاعی کوردستان بە ژمارە 278 بڵاو کرایەوە و لە 16/3/2021 ڕێنمایی جێبەجێکردنی استراتیژیەکە بڵاو بووە و لیژنێکمان پێکینا لە دەستەی دەستپاچی بە سەرۆکایەتی بەندە بوو و لەگەر هاوکارانم لە فەرمانگەی خۆپاراستن و شەفافی لە دەستی دەستپاچی و دەست بەکار بووین لەگەر لایەنە پەیوەندیدارەکان بە خۆشحاڵیەوە هەموو وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر خەت بوون. ئەوە بوو لەگەڵ دەست بەکاربوونتان تا ئەمڕۆ کە راپۆرتی یەکەمتان پێشکەش کرد چیتان کردووە دکتۆر؟ ئەوە بوو لە استراتیژیەکە کە ئامادەمان کرد. استراتیژیەکە بە شیکاری سوات دانرا بوو، واتە خاڵە دیاریکردنی خاڵە لاوازەکان، خاڵە بەهێزەکان، دەرفەتەکان و هەڕەشەکان بۆ هەر دامەزراوەیەکی فەرمی لە هەرێمی کوردستان. چکە استراتیژیەکەمە بەستە تەنها تایبەت نییە بە کەرتی گشتیەوە، کەرتی تایبەتیش لەخۆ دەگرێت، میدیا، حزبە سیاسیەکان و هەروەها ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیش دەگری. بەڵام راپۆرتی ئەوڕۆمان تەنها تایبەت بوو بە کەرتی گشتی. ئیشمان لە سەدی ئەوەی کە لە کارنامەکە داتان نابوو جێبەجێتان کردووە تا ئەمڕۆ؟ لە استراتیژیەکە ئامانجماندا نبوو بۆ هەر دامەزراوەیەکی فەرمی لە کۆی شیکردنەوەی داتای ئەو ئامانجانێت جێبەجێکراو بوو کە وەزارەتەکان خۆیان وەڵامی راپۆرتەکانی مەیان داوە. ڕێژەکە 62.4 بوو جێبەجێکردنی ئامانجەکان کە ئەمەژ ڕێژەیەکی بەرزە و ئینشاءڵڵا ئەوانەی ماشە لە ئەم ساڵیدا بێ ئەوانیش بەجێ دەگەین. ڕێژەیەکی بەرزە، بەڵام هەر ئەمڕۆ لە گوتارەکەیدا سەرۆکوەزیران مەسرور بارزانیەوەی گوت کە هەندێک لایەن دژایەتی سیستەماتیکی هەوڵەکانی حکوومەتیان کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. بۆچیە بێ هەندێک لایەن دژایەتی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بکەن؟ بربەستەکان زۆرن لە بەردەم چاکسازی، بەڵام دەبی لایەنی چاکساز بتوانی ڕوبەڕوویان ببتەوە کە دایم گەندەڵکار دەبی لە لایەنی دۆڕاودا بێت، چونکە ئەوەی کە پشتگیری چاکسازی دەکا بەهێزترە و ئەمە لەوێش لە مەراسیمەکە سوپاسی ڕێزدار کاک مەسرور بارزانیمان کرد سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەو پاڵپشتێک کە دەردەبڕی بۆ نەهێشتنی گەندەڵی و چاکسازی. زۆر باشە. دەستان بۆ بابەتی هەستیار بردووە کەویش ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە. ئایا لایەنەکان ئەو شوێنانی کە ئێوە بە ئامانجتان گرتوون هاوکارتان بوون؟ بەڵێ، بەخۆشحالیەوە هەموو دامەزراوە فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەردەسەڵاتەکانی تریش تەنها بەس حکوومەت نەبوو، ئەنجومەنی دادوەری بوو و
پەرلەمانی کوردستانیش بوو بە خۆشحالیەوە هەموو هاتنە سەرخەت واتە ئیرادەیەکی سیاسی بەهێز هەیە لە بۆ ڕوبەڕبوونەوەی گەندەڵی و ئینشاءڵڵا ئەو بربەستانەی هەیە تێی دەپەڕێن و وەزاڵ دەبین بەسەری. باشە دکتۆر عەدنان، ئەمڕۆ راپۆرتێک بڵاو کراوەتەوە دەڵێت کە عێراق لە ڕیزی 25مین وڵاتانی گەندەڵە لە جیهان. هەرێمی کوردستان بەشێکە لە عێراقی فیدرال. ئەتوانیت بەراوردێکمان بۆ بکەی کە بەرەنگاربوونەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستان لەگەڵ عێراق چۆنە؟ ئێمە دایمەن گازاندەمان کردیە لە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی کە ڕێزبەندی عێراق بڵاو دەکەنەوە داتاکانی هەرێمی کوردستان وەرناگرن. داوامان لێکردینە کە ئێمە ڕاستە بەشێکین لە عێراق بەڵام قوارەیەکی خۆمان هەیە و هەوڵەکانمان بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی و ئەو هەوڵانەی هەیە لە بۆ چاکسازی جیایە لەوەی لە عێراقی فدرال ئەنجام دەدرێت بە هەر شێوازەکبی، بەڵام ڕێکخراوەکانی بە تایبەتی ڕێکخراوی شەفافەتی نێودەوڵەتی کە ئەو ڕێزبەندیە بڵاو دەکاتەوە تەنها پشت دەبەستێت بە داتاکانی لە دەسەڵاتی فدرالی کە بەدەست دەینیتن، بەڵام کە ڕێزبەندیەکە بڵاو دەکاتەوە دەرێ ڕێزبەندی عێراقە واتە بە هەرێمی کوردستانشەوە. بۆیە ئێستا ئەمە لەگەر ڕێکخراوی UNDP و لەگەر ڕێکخراوی شەفافەتی نێودەوڵەتی لەسەر خەتین بۆ ئەوەی هەرێمی کوردستان تایبەتمەندیەکی هەبی و پرۆژەیەکمان هەیە بۆ هەڵسەنگاندنی شەفافیەت لە هەرێمی کوردستان جیا لەو داتانەی کەوان تەنها پشت پێدەبەستن لە بەشەکانی تری غیری کوردستان. جیاوازی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستان و عێراق زۆرە؟ ئەمە دەتوانم باسی هەرێمی کوردستان بکەم، هەنگاوی باش ناندراوە لە هەرێمی کوردستان بەراورد بە ساڵانی ڕابردوو. ئێستا دەتوانم برم لە سەهێلی ڕاست و دروستین، بەڵام هێشتان گەشتەکەمان دوور و درێژە، ئینشاءڵڵا لە کۆتاییەکەیدا دەگەینە ئامانجی باش. زۆر سپاس دەکەم دکتۆر عەدنان عەبدوڵڵا، سەرۆکی لیژنەی ڕاگەاندنی جێبەجێکردنی استراتیژی نیشتیمانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. زۆر بەخێر بیت.